سڵاوتان لەبێ خۆشەویستان بە پێی ئامارانی کە لەبەر دەستمانایە زیاتر لە ڕێژەی 70% یان تەنانەت تاوەکو 80% ئەو کەسانی کە لە هەرێمی کوردستان نەخۆش کەوتون زۆربەی زۆریان چارەسەریان لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکانی سەر بە وەزارەتی تەندروستی وەرگرتووە. ئێمە هەروەک چۆن لە بەرنامەی پێشوش ئاماژەمان پێگەی کاتێک کە هاوڵاتیەک نەخۆش دەکەوێت ڕووبکاتە نەخۆشخانە گشتیەکان ڕووبکاتە بنکە تەندروستیەکان یان بچێتە کەرتی تایبەت. ئەوە بوو لەوێ باس لە هەموو خاڵەکانی پۆزەتیڤ و نێگەتیڤی هەردوو جانبەکە کرا. ئەوەی ئەمڕۆ دەمانەوێت باسی بکەین ئەو ڕێژە زۆرەی هاوڵاتیان کاتێک کە سەردانی نەخۆشخانە گشتیەکان یان بنکە تەندروستیەکان دەکەن چۆن دەتوانن یان بە چ شێوەیەک سەردانی کامیان کەن یەکەم جار ئایا بڕۆنە بنکەیەکی تەندروستی لەوێ چارەسەری خۆیان وەربگرن بۆ ئەوەی نەخۆشخانەکان بە بەتاڵی بمێنێتەوە بۆ ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە چارەسەری زیاتر یان ئەنجامدانی نەشتەرگەری هەیە یان چارەسەریەکەیان ماوەیەکی وای پێویستە کە ئەمانە لە نەخۆشخانە بمێنەوە بۆ ئەوەی هەموو ئەو سەرچاوە مرۆیی و ئەو سەرچاوی دەرمان و پێداویستی پزیشکیانە تەنانەت بۆ ئەو نەخۆشانە بمێنێتەوە نەک بۆ ئەو نەخۆشانەی کە ئەگەری چارەسەریان هەیە لە بنکەی تەندروستی. هەموو ئەمانە ئەمڕۆ لەم بەرنمەیە باز دەکەین. دوو میوانمان هەیە ئەوان یەکی هەردووچیان ئەتوانین بڵین هەردووچیان بەهۆی پسپۆڕیەکەیانەوە لە ناو نەخۆشخانە گشتیەکانیان ئیش دەکەن. کاتێک کە لە نەخۆشخانەی گشتیش ئیش دەکەی هەموو ئەو کێشە و گرفتانت بۆ ڕوون دەبێتەوە کە ئایا ئەو نەخۆشەی پێویستی پێ بۆ سەردانی نەخۆشخانەی گشتی بکە یان بنکەی تەندروستی بکە. بۆیە ئێمە لە هەر شوێنێکیان میوانێکمان بان کردووە کە یەکیشان دکتۆر هەڤاڵ فارسە ئەو پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە و هەروەها دکتۆرە جومانە فارس کە ئەو پزیشکی تەندروستی خێزانە بە خێربێن سەرسەر و سەرچاو. پێشەوەی پرسیارەکانمان لەوە بکەین ئایا ئەمە بچینە بنکەی تەندروستی یان بچینە نەخۆشخانەیەکی گشتی ڕای چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە با پێکەوە بیبینین بزانین ئەوان ڕایان دەربارەی بنکە تەندروستیەکان و نەخۆشخانە گشتیەکان چی. لەو کاتانەدا کە پێویستم بە چارەسەری تەندروستی هەیە یاخود وەکی پێوترێ نەخۆشی کە نەخۆش دەکەوم ڕوو دەکەمە نەخۆشخانەکان بۆ چارەسەرگرتن بۆ سەردانیکردنی پزیشک لەوێش وەکو بەشەکان ئاماژەی پێکراوە یان ڕاوێژکاریان بەشی فریاکەوتن و وەڵی پێشوازی نەخۆش بڵین هەر کەسێک لێمە نەخۆشکەوێت نزیکترین شوێنی لە ماڵەکەی لە شوێنی شەرجێبوونەکەی خۆی بنکەی تەندروستیە. مرۆڤێکە نەخۆشکەوێت سەردانی حکومیەکە بکە باشترێکە بەس بە شەرتێ ئەو بودجەی دەرمانمان بۆ دابین بکەن طبعا حکومیەکە باشترێکە بۆ هاوڵاتیان و بسڵی نەخۆشخانە هەرزانترە. بنای خۆی بەخشندا لە کاتی نەخۆشکەوتنان بە زووترین کات خۆم ئەگەێنمە نەخۆشخانەی فریاکەوتن لەبەر ئەوەی نەخۆشخانەی فریاکەوتن هەموو ئەو بابەتانی لێە کە بۆ نەخۆش دەست ئەیە بەڵام بۆ لای دکتۆری تایبەت لەوانەیە ئەویش دیسانە و بنێرێتەوە بۆ نەخۆشخانەی فریاکەوتن. دووبارە سڵاوتان لێبێت. دکتۆر هەڤاڵ با لە جەنابتەوە دەست پێ بکەم. سەردانکردنی نەخۆش لە بۆ نەخۆشخانەکان خۆی لە خۆیدا ئێستا ئەو پرسیارە لە ناو کۆمەڵگەی ئێمەدا زۆر باوە. نەخۆش تا ڕادەیەک دەڵێ ئێمە نازانین بەرەو کوێ بڕۆین بۆ وەرگرتنی چارەسەر ئایا بڕۆینە بنکە تەندروستیەکان یان بڕۆینە نەخۆشخانە گشتیەکان. هەندێکی تریان دەڵێن نەخێر ئێمە دەزانین بنکەی تەندروستیش هەیە و نەخۆشخانەش هەیە بەڵام چارەسەرەکان لە نەخۆشخانە گشتیەکان باشترە. ئێوە وەکو پزیشکێک کە لە فریاکەوتن کار دەکەن سەتا چەندی ئەو نەخۆشانەی سەردانتان دەکەن دەکرا نەهاتنایە لای ئێوە و لە شوێنێکی تر چارەسەریەوە یان لە بنکەیەکی تەندروستی وەریانگرتە بۆی نەهاتنایە و بۆی لۆدەکە و کێشەکە بۆ ئێوە زیاتر نەبێت. زۆر سپاس. ئەگەر بەداتا قسەی بکەین دەتوانین بڵین ئەگەر بێت و بنکە تەندروستیەکانی دەروی نەخۆشخانەکان بە تایبەت ئەوانی کە سیستەمی پزیشکی خەزانیان تێدا ئەگەر ئاکتیڤ بکرێن وەکو پێویست لە هەموو ڕوەکانەوە ئەوە تەسەوڕ دەکەم لە 160 ئەو نەخۆشانە کە سەردانی نەخۆشخانەی فریاکەوتن دەکەن ژمارەکە کەم بێتەوە. ئەو کاتی ئەو ژمارەی کە سەردانی ئێمە دەکەن یعنی لەوانەیە نزیکەی 130 دەمێنێتەوە دەتوانین زۆر بەباشی زۆر بە کوالیتێکی باشتری لەوەی کە ئێستا هەیە خزمەتی هاوڵاتیان بکەین. بەڵام بەداخەوە بەهۆی ئاکتیڤ نەبوونی سیستەمی تەحویلکردن و ڕفێراو لە دەروی نەخۆشخانەکە ژمارەیەکی یەکجار زۆر نەخۆش کە هەر کەس ئازادە هەر کاتێک بیوێتن لە هەر شوێنێک دەتوانین سەردانی نەخۆشخانە فریاکەوتنەکان
تەنانەت نەخۆشخانە گشتەکانیش بەشی ڕاوێژکاریەکانیش بکاتن کە بەپێی هەموو ئەو ڕۆژانە کە ئەو نەخۆشخانەی کە دامبینین حتا لە بەشی ڕاوێژکاریەکانیش پزیشکان پسپۆڕی ئەوانەی کە جیاوازەکان باز دەکەن کە 1970 ئەو نەخۆشخانەی سەردانی ئەوانش دەکەن لە بەشی ڕاوێژکاریەکان دەکرێت لە بنکە تەندروستیەکان چارەسەر بگرن ئەگەر بێت سیستەمێکی ئاکتیڤ هەبێت لە بنکە تەندروستیەکان. دەست خۆش بێت دکتۆرە جوانە لە ناو بنکە تەندروستیەکان لەوێ ئێوە وەکو پسپۆڕەتی خۆتان کە تەندروستی خێزانە ینی ئێمە زۆر جار گوێمان لێ دەبێت لە خزمەکانمان یان تەنانەت کە سەردانی ئەو وڵاتانە دەکەین ئەو بەشەی ئێوە گرنگیەکی زۆر زیاتری پێدەێت تەنانەت لەلایەن هاوڵاتیان خۆیانەوە ئێوە وەکو بەشەی خۆتان ئێستا کە خۆشبەختانە لە هەرێمی کوردستانیش هەیە یعنی ئێوە چێن ئێوە چی پێشکەشی خەڵکەکەن شوێنی کارکردنتان لەکوێیە؟ بەڵێ سوپاس بۆ ئەم دەرفەتە پسپۆری پزیشکی خەیزانی پسپۆریەکە لە زانستی پزیشکی نوێ کە هەڵدەستی بە پەیدانی خزمەتگوزاری تەندروستی بە شێوەیەکی بەرفراوان و بەردەوام بۆ هەموو تەمەنەکان لە منداڵی ساوە منداڵی کۆرپەلە حتاکو تەمەنی هەرزەکار حتاکو ئەوانەیە بە ساڵاچوو بۆ ئافرەت بۆ نێر و بۆ مێ و بۆ هەموو نەخۆشیەکان و بۆ هەموو ئەندامەکانی لەش ئەم پسپۆریە نوێ نییە لە زانستی پزیشکی بەڵام لە زانستی پزیشکی دێرین بنەرەتی ئەو شتە هەبوو کە پێشتر ناسرا بوو بە دکتۆری گشتی کە جەنرال پراکتیشنێر بوو. ئێستا ناوەکان گۆڕیەوە بۆ پزیشکی خێزان وەکو تەندروستی وەکو یەک خێزان وەردەگرن. ئەو جەهاوتای پزیشکی شارەزانیە ئەگەر دوایش دێنەوە سەر ئەو بابەتە جێوازیەکانیان چییە؟ پزیشکی خێزان دەبی ئێمە حتا فێڕاڵ سیستممان ئەوە بی حتا نەخۆش وەکو گایت حتا بزانی چێوە بچی نەخۆش دەڵێ نەخۆشم چێوە بڕۆم دەبی بزانیتن ئەوەش بەچی جێبەجێ دەکرێتن بە هەبوونی سیستەمی پزیشکی خێزانی پرۆگرامی پزیشکی خێزانی. کەواتە ئەوەی ئێمە ئێستا دەمانوێت لەم بەرنامەیە یان ئەوەی کە وەکو باسمان کرد کە بۆ چارەسەرکردنی کێشەکەیە ئێوە وەکو ئەو پسپۆڕێتی خۆتان بە بەشێک لە چارەسەری ئەم کێشەیە دەزانن. بەڵێ بێگومان. بەڵێ ئێوە لەکوێن؟ ئێمە لە بنکەی تەندروستیەکانی ئەگەر بڕۆینە یعنی تەماشای وڵاتە پێشکەوتووەکان بکەین ئەوانە هەموو سیستەمی پزیشکی خەیزانیان هەیە یعنی چی؟ بڵێن ئێستا ژمارەی هەولێر یان کوردستان چەندن ژمارەی خەڵکەکە یعنی و ژمارەی دکتۆری پزیشکی خەیزانی چەندە ئەو دابش دەکرێت بۆ هەر 3,000 چەند هزار کەسێک پێویستی بە دکتۆری پزیشکی خەیزانی دەبی لەسی ئەین بەبێ سنوورەکان دابش دەکرێت جیۆگرافیکی یعنی بەبێ سنووریەکان هەولێر بە نمونە بێنینەوە چۆن حەسەب داتای لە هەولێر 6 پسپۆری پزیشکی خێزانیمان هەیە و 50 قوتابی هەیە لە ڕاهێنانن لە پرۆگرامی خوێندنی باڵا لە ماستەرمان هەیە دیپلۆمی باڵا و هەروەها دکتۆرامان هەیە بۆردمان هەیە لە وڵاتی ئێمە لە عێراق هەمووی 500 دەوروپشتی 500 پزیشکی پسپۆری خێزانمان هەیە و ئەوانەی لە ڕاهێنانن دەوروپشتی 50 بەبێ ژمارەی ڕۆژ بە ڕۆژ ژمارەکەتان زیاتر دەبێت. بەڵێ لەبەر ئەوەی ئەمە لە کوردستان لە ساڵی 2012 بەرنامەی خوێندنی باڵای بۆی کرا بەڵام لە وڵاتی خۆمان لە ساڵی هەفتاکان دەستیان پێکرد ئێمە ئەگەر دابەشی بکەین هەر گەڕەکێک بڵێن هەر یعنی بڵێن خێزانەکان بە هەموو خێزانەکە داکەکە بابەکە مناڵەکە دابیرەکە خێزانەکە پزیشکی پسپۆری خێزانیان هەبی ئەوانە لە چێن دەردەبن لە سنتەری پزیشکی خێزان دەبن ئەو دکتۆرانە ئەو بڵێن ئەو گەڕەکە ئەو چەند هزار نەفرە دەزانن کە سەر بەو دکتۆرەنە. زۆر باش ئێستا لە هەولێر چەند سنتەری وامان هەیە؟ سنتەری پسپۆری پزیشکی خێزان 11 سنتەرمان هەیە. یعنی ئێستا ئەگەر هاوڵاتیە کە ئێستا گوێی لە ئێمە بێت لەم بەرنامەیە یعنی بە ئاسانی دەتوانێت ئێوە بدۆزێتەوە پێش ئەوەی پەنا بۆ هاتنە نەخۆشخانە بالضبط چونکە ئێمە بەخۆی لە هەر گەڕێکێک بنکەی تەندروستی هەیە بەڵام هەموو بنکە تەندروستیەکان سنتەری پزیشکی خێزانی نییە و دەشبینین هاوڵاتیان یعنی زۆر جار بە کەیفی خۆیان یعنی ڕەنگە بنکەیکی تەندروستی لەکن ماڵی خۆیان هەیە بەس دەڕوانە بنکەیەکی تەندروستیەکی کە یعنی باشتر وایە مەثەلەن کارتیان هەبی هەر کەسە و بەبێ سنووری خۆی سەردان حتا لۆ نەبیتن حتا خزمەتەکە باشتر بیتن. کەواتە ئەوەی بەڕێزت دەتەوێت باسی بکەی ینی شێوازی ناردنی نەخۆشە کە ئێمە کێشەمان هەیە لە ڕێڕەوی ناردنی نەخۆش تۆر هەواڵ ڕێڕەوی ناردنی نەخۆش لە چۆ دەست پێ دەکات ینی بۆ یەگەر بینەوە سەر هەمان خاڵی بیداهێت کە لە بەڕێستم پرسی ینی نەخۆشەکە لە ماڵەوە با بڵێن نمونەیەک بێنینەوە تووشی پەسی و سەرێشەیەک بووە ینی چۆن ئەم ڕێڕەوە دەست پێ بکە هەتا هەم بتوانێت بە فلتەری بنکە تەندروستی بەلای دکتۆرە جومانەوە ئەوانە ئەنج ئەگەر حاڵەتەکەی پێویستی کرد سەردانی نەخۆشخانە. بەڵێ ئەوانەی کە حالەتی لێ ناکاون لە هەر
کاتێک و لە هەر شوێنێک بێ ڕاستەوخۆ ئەوانە سەردانی نەخۆشخانە فریاکەوتنەکان دەکەن و وەردەگیرن کار پێویستیان بۆ دەکرێت. بۆ نمونەیەکمان لەسەر سینجی بێشەیەک مەسەلا حادیسێکی سیارە ڕووداوەکان بە شێوەیەکی گشتی نەخۆشخانە فریاکەوتنەکان وەرێندەگرن چونکە تاوەکو ئێستاش بنکە تەندروستیەکان وەکو تۆرە باس کرد لەوانەیە وەکو پێویست فاسیلیتیان نەبیتن یان لەوانەیە وەکو پێویست ئەشعین نەبن هەموو کاتێ بەردەست نەبن هەموو کات بەردەست نەبن بەتایبەت لە دوای دوام بەڵام نەخۆشخانە فریاکەوتنەکان ئەوەی کە ڕووداوەکانە هەمووی هاتوو چۆ دەکاتن ئەوەی کە ئازارێکی کتوپڕ لە ناکاو ئازارێکی توندی کتوپڕ ناکە لەوانێ سینگی لەوانەیە سیشیبی یان ژانی کلێبی لەوانە ژانەسەرێکی تون نەک ژانەسەرێکی ئاسایی خۆت باس کرد لەوانەیە پەسیوەکی بێتن کۆخۆ پەسیوەک بێتن ئەوانە نا بەڵام هەر حالەتێکی توندی لە ناکاو دەتوانێت ڕاستەوخۆ سەردانی نەخۆشخانە فریاکەوتنەکان بکات. ئەمە لەبەر ئەوەی بەڕاستی سیستەمی ڕەفێڕال نییە سیستەمی تەحویلکردن نییە هەمووی ڕووی لە نەخۆشخانە فریاکەوتنەکان دەکات لۆدێکی زۆرە نەخۆشخانە فریاکەوتنەکان دروست بووە. پلان بی ئەوە بوو کە پلانی ئەوەی باستان کرد کە دەبی شێوازی ناکتیڤن بەڵام ئەوە لەو حالەتی ئێستا نەکرا بە هۆکارێک بێتن پلانی بی ئەوە بوو کە لە ناو نەخۆشخانە فریاکەوتنەکان سیستەمی پۆلێنکردن دابدرێتن سیستەمی پۆلێنکردن تراژ سیستم دابدرێت لە بۆ ئەوەی ئەو نەخۆشخانەکردن سەردان دەکەن بتوانین ئەوانەی کە حالەتی لەناکا و ژیانی لەمەترسیە ئەوانە زوو ئەو نەخۆشانە وەربگرین کاری پێویستیان بۆ بکرێت چونکە بەڕاستی ئەو هەموو نەخۆشە کە دێتن بە یەکجاری ئەگەر پۆلێنکردن نەبێتن هەموو تێکەوە دێتە ژوورێ هەمووشی داوا دەکات بەیەکەوە ینی هەموو کەس بە حەق خۆی دەزانێت یەکەم کەس ببینرێت پزیشکە ببینیتن لەبەرەوە جاری وا هەبووە کە حالەتی سارد هەبووە لە ناکاو نەبووە بەڵام لەبەرەوە زەقتێکی زۆری کردیان بە شاکلی زۆریان دروست کردیە پزیشکەکە بەو نەخۆشە خەریک بوو لە کاتێکدا نەخۆشی زۆر حالەتی لە ناکاو و خەتەر هەبووە نەیتوانی ئەوان ببینیتن فەلوێ ئێستا لە ناو نەخۆشخانە فریاکەوتنەکان ئەوەی تایبەت بە سنتەر شاری هەولێر باز دەکەم نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژئاو نەخۆشخانەی فریاکەوتنی ڕۆژهەڵات یاخود بەشی فریاکەوتنی نەخۆشخانەی ڕزگاری سیستەمی پۆلێنکردن هەیە تڕایەکیە نەخۆشەکان کە دێن سەرەتا دوو پزیشکی لیسەنزیە پۆلاو پۆلێنیان دەکەن ئەوەی کە حالەتی لە ناکاوە دەیگوازێت ڕاستەوخۆ بۆ ناوچەی زیاتر ئەم نەخۆشانەی کە پێویستیان پێ نییە یان بڵین حاڵەتەکەیان زۆر لە ناکاو نییە بەیانیانە نیوەڕوانە شەوانە چوە تێکە زیاتر ئەوەی کە تێبینیتان کرد بەنسبەتی ڕووداوەکان ئەوە لە هەموو تایبەتی لە ڕۆژانی کە بابرین مناسبات زیاتر زیاتری بڵێن بەڵام ئەوانی تر بە شێوەیەکی گشتی یان کاتەکان تهدید نییە مەسەلەن زیاتر ئەوەی ئەمە هەست پێ بکەین مەسەن ئەو ژانە سنگەی ئەو سنگێشەی کە زیاتر خەتەرە کە زیاتر احتمالی جەڵتەی لێ بکرێتن زیاتر لە بەرەبەیان ئەوانە زیاتر مەبەستی من دکتۆر هەڤاڵیانی ئەو نەخۆشانەی کە پێویستیان پێی نەبووە بێنە فریاکەوتن دەمەوێت کاتەکەی باشتر ڕوونکێتەوە بۆی بزانین تا چەند بنکە تەندروستیەکان یان بڵین سنتەری تەندروستی خێزانیەکان لەبارن ئەو نەخۆشانەی کە پێویستی پێی نەبووە و هاتۆتە فریاکەوتن یعنی زیاتر کاتی بەیانیانە نیوەڕوانە ئەسرانە ئەوە زیاتر لە دوای دەوامی ڕسمی ینی لە پاش کاتژمێر 12 ڕوودەدات چونکە بەشی زۆر لە بنکە تەندروستەکان دادەخرێن چونکە بەڕاستی ئێستاش ڕاستە هەموو بنکە تەندروستی خێزانیەکان لەوانەیە ئاکتیڤ نەبن بەڵام بنکە تەندروستیەکان بەشێکیان هەتا حدێک فلتەرێکی باشن لە بۆ نەخۆشخانەی گشتی فریاکەوتنەکان لەبەرەوە کە داوامیان تەواو دەبێت لە دوای کاتژمێر 12 زیاتر دەبیتن بەڕاستی زیاتر دەبێت لەو کاتانە دکتۆر جومانە لەسەر ناردنی نەخۆش تەحویلکردنی نەخۆش ئەگەر زیاتر باسی ئەوەی ئیشی خۆتانمان بۆ بکەن یعنی خێزان چۆن سوود لە ئێوە بینی ئێوە باس کردوتە خێزان وەکو پاکێجێک وەردەگرن فایلیان بۆ دەکەنەوە زانیاریان لێ وەردەگرن تەنانەت ئێوە ئەگەر هاتوو بشینێرنە شوێنێک لەوانەیە بتوانن راپۆرتێکی تێر و تەسەل لەسەر حاڵەتەکەی نەک لە مڕۆیە لە 6 مانگی پێشوشدا بۆتان نووسی بێ ئێوە چۆن ینی نەخۆش چۆن خۆی لای ئێوە ناونووس بکە بەڵێ بۆ خۆی پزیشکی خەیزان یعنی لە ناویڕا پزیشکی تاک نییە پزیشکی هەموو خێزانەکەیە ئێمە لە بنکەی تەندروستی کە یەکەم جار نەخۆشەکە وەردەگرین هەموو نەخۆشیێک وەردەگرین یعنی هەموو تەمەنەکان هەرچی نەخۆشیێک بی وەکو بڵێن یەکەم فلتەرە ئێمە سەیریان دەکەین ئەو جەلەسەریان بڕیار دەدەین بەبێ حاڵەتەکەی بۆ خۆی ئێمە لە پرۆگرامی خوێندنی ئێمە یعنی لەو 4 ساڵە کە بۆردەکەی 4 ساڵە و ماستەرەکەی 2 ساڵە منداڵان دەخینین هەناوی دەخینین پسپۆری ئافرەتان و لەدایکبوون و دووگیانی دەخینین نەشتەرگەری دەخینین جونکەکان و پێست و چاو و قورگ و ولوت ئەوانەی بتوانن خزمەتێکی سەرەتایی پێشکەش بکەن سەرەتایی ئێمە ئێمە پرایمەری هێڵت کێرین ئێمە پاراستنی تەندروستی سەرەتاییە خەستەخانەکان خۆ پاراستنی تەندروستی سەکندەریە و تێرشێریەکانیش ئەوەی کۆتاییەکان ئەوانەیە کە مەتەرەن سنتەری شەکرەیە سنتەری هەز و جگەر و ئەوانەیە ینی بڵێن
فئێمە بەو ڕاهێنانە ئەو 4 ساڵە لە بن چاودێری پسپۆرانی پزیشکی خێزان و پسپۆرانی بوارەکانی تر دەتانین ینی بڵێن حتا ڕادەیەکی بە وردی نەخۆشیە باوەکان حتا 170 دەستنیشان بکەین و چارەسەر بکەین بەڵام نەخۆشیە ئالۆزیەکان ئەوانەی پێویستی بە چاودێری ورترە و سەرچارەی ورترە بە بێگومان دەبێ ڕفێر بکرێ و ڕەوانە بکرێ لە بۆ پسپۆرەکانی بوارەکانی تر ینی فۆرمی تایبەتتان هەیە شێوازی مەتەلەن کو نەخۆش ئەگەر هات بەبێ حاڵەتەکەی نەخۆشەکە ئەگەر پێمان چارەسەر دەکرێتن چارەسەری ئەەکەین بەڵام ئێمە هەموو شتمان پێ چارەسەر ناکرێ بێگومان مەسەلەن بۆ نمونە ئەگەر کەسەکە پێویستی بە نەشتەرگەریە ئەو بە هیچ شێوازێک ئیشی ئیمێنیە ئەو کاتە ئێمە وەکو بڵێن جوان نەخۆشەکە حازرەکەین بە فەحسەوە ئێمە فەحسی ئەەکەین شتەکانی هەمووی حازرەکەین راپۆرتێکی بۆ ئەنووسین ڕەوانەی دەکەین بۆ ئەو پسپۆرە کە ئەو اختصاصی ئەو شتەیە ئەوە مەثلەن یەک لە شتەکانە نەشتەرگەری مەثلەن ئەگەر نەخۆشەکە پێویستی بە داخڵبوونی خەستەخانەیە ئێمە نەخۆش هەر لە دەرەوە دەبێت ئەمە ئاوت پێشین دکتۆرین علاقەمان نیە بە داخلبوونی خەستەخانە هەر نەخۆشیێک هەر ئالۆزیەکانی هەبی هی نەخۆشی درێژخایەنەکان و ئەوانە یان 5-6 حالەتێکی هەیە کە معقدە کە پێویستی بە پسپۆری ورد بیتن ئەمە ئەوە بێگومان نەخۆشەکە بە جوانی حازری ئەەکەین دەینێرین لە بۆ ئەو دکتۆرە یعنی هەدەفی ئێمە هەبوونی ئێمە حتا لۆد لەسەر خەستەخانە و لەسەر پسپۆرەکانی دیکە کەمتر بکەینەوە ئێمە یەکەم فیلتەرین ئێمە بە هەماهەنگی لەگەڵ دکتۆرەکانی تکە هەم لە بۆ مەسلحەتی نەخۆش هەم لە بۆ کەم خەرجکردنی سیستەمی تەندروستی و شتێکی دیکە زۆر گرنگ هەیە ئێستا هەبوونی سیستەمی پزیشکی خەیزانی ئەو پزیشکە لەگەڵ ئەو کەسە دەبیتن لە کاتی منداڵیەوە هەتاکو گەورە دەبیت چارەسەری یعنی چاودێری گەشەکردنیەکی دەکاتن لە کاتی نەخۆشی و لە کاتی لەش ساغی یعنی وای لێ دێتن خودی کەسەکە دەزانیتن هەمووشت لەسەری دەزانیتن لۆیە پەیوەندی نێوان دکتۆرەکە پزیشکەکە لەگەڵ نەخۆشەکە لاواز نابیتن و بە کەمترین کات دەتانی یعنی کێشەکەی بدۆستەوە و چارەسەری لۆ بکە ئایا یان بۆ خۆی بکاتین یان بینێری زۆر باش دەست خۆش بێ دکتۆرە ئێمە کێشەیەکی ترمان هەیە دکتۆر هاواڵ ینی زۆر جار لەبەر بوونی شوێنی تر یان لەبەر بوونی بڕیاردان لە چارەنووسی نەخۆشەکە کە ئایا سەردانی کوێ بکە یعنی ڕێی ناکەوێتە لای دکتۆرە جومانە و ئەوان حەزم لێ دوایش بزانم تا چەند هاوڵاتیان بەرەوڕووی ئەواندا کراونەتەوە بۆ نمونە لەوانێ سەردانی نۆڕنگێکی تایبەت بکە یان وەکو ئەو نۆڕنگانەی کە لە کۆڵانەکان و لە شوێنەکانی دیکەش هەیە ئێوە کاتێک کە بۆیان ڕوون دەکەنەوە کە پێویست نەبووە بێنە ئێرە ڕنگدانەوەی چییە؟ خەڵکی ئێمە حەزی لێیە ینی مەسەلەن بە وەرەقەی کە تۆ بۆ یەکەی سپێنێ سەردانی سنتەرێکی خێزانی بکەیان بنکەیکی تەندروستی بکات لەوێ بە هیچ شێوێک حەز ناکە حەز دەکا کە هاتە نەخۆشخانە بە تابێت بەشە فریاکەوتنەکان کە هات ئەوەی کە ئەو دێ ئەوەی کە ئەو حەزی لێیە بەو شێوەیە کارەکە بڕاتن نەک ئەوەی لە ڕووی زانستی و پزیشکە بڕیاری دەدات زۆر جار نەخۆش لە با بڵین عیادی لاکۆڵانەکان بەڕاستی تحویل کرایە لە بۆ بەشی فریاکەوتنەکان ئەمەوە دەبینین و بەشێک لەوانە ژمارەی کەمیان هەتا وەراقەش دەنووسیتن کارمەی تەندروستی گرفتەکەش لەوەیە ینی ئەو قەرار دەدا دەرێ بڕۆ بۆ نمونەوەکو حالەتێک مەسەن باس بکەین کە ئەوە بەدەیان جار دووبارە دەبتەوە پێی دەڵێ زوو بڕۆ نەخۆشخانە بەرەوەی زەختت فول بووە کە دێتە لای ئێمە لای پزیشکان کە سەختی تەگری دەبینین ڕاستە تۆزە گەرزیتەوە بەڵام ئیوەنیە پێویستی بە فریاکەوتن نییە کە پێی دەرەی وەراقی لۆ دەنووسی ئەو حالەتەکە تۆزیحی دەدێ بانی بڕۆ بەشی ڕاوێژکاری دەرێدی لەوە پێی گوتمەوە حالەتەکە تاریە ینی کێشە دروست دەبێت کێشە یەکجار زۆری هاوڵاتیش لەمەش ناحەقی نییە چونکە دوو پەیامی جیاوازی پێدەگات لە ماوەی چونکە لە لای هاوڵات ئەوش هەر دکتۆر حساب بەویش هەر دەرێ دکتۆر بە پەش هەر دەرێ دکتۆر کە پێی دەری تۆزەحی دەدێت پێی ناخۆشە لە بەرسی دەرێنگۆ شەکەم لە بۆ ناکەن داخل بکەن بەداخۆ بەشێک لەو ناردنانە بارگرانیە زەختی جار زەختەکەی تۆزێک مغزێکشم بدێ بە بەشکم چادەمەوە ینی ئەوانە بەڕاستی سەر ئێشەی زۆرە چونکە کەسی ناپسپۆر کە کارێک دەکاتن کە تایبەت نیە بەخۆی دواتر نەتیجەکەی بە مشکێکی گەورە بەڕاستی دروست دەکاتن بە سەر ئێشە لە بۆ مەحەل دەبێت لەبەرەوە خۆزگا ئەوەش ینی ئەوە بەڕاستی هیچ ئیمکانێکی مادی نایە مجرد چەند ڕێکارێکی ئیداری یاساییە ئەگەر بکرا بە وەزارەتی تەندروستی وەکو پێی جێبەجێ بکرد بە دەتوانرا بەلای کەم ینی ئەو حالەتانە کەم بکرێتەوە و دەتوانن لە دوای کاتی دوامیش هەندێک بنکەی تەندروستی هەیە خەفارەی هەیە خەفارەی تاوەکو شەوان و هەشە تاوەکو 24 ساعتی ئەگەهڵە نەبوو کات خۆی هەبوو ئێستا جۆ بزانم هەیە بنکەی تەندروستی خۆ دەتوانن سەردانی ئەو بنکانەش بکەن ڕاستە بنکە تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی دوای دەوام فەرمی دادەخرێن بەڵام هەندێک بنکە وەکو لە گەڕەکەکان
دەمینێن یان دەتوانین ئیسفادە لەوانە بکەن بەشی ڕاوێژکاری هەندێکیان هەیە نۆڕینگەیە نۆڕینگەی ملیە بەڵێ بەرامبەرێکی زۆر کەم دەدان نەخۆش دەتوانێت بێگومان ئێستا لە ڕۆژهەڵات لای ئێمە نۆڕینگەی ملیمان هەیە تاوەکو کاژمێر چاری بەیانی یعنی کە دێتەوە دەرش پێی ناخۆشە یەکسەر دەوێت حەز دەکات بێتە بەشی پێشوازی نۆڕگە ملیەکە کە پزیشک دانیشتە لەوێ ناوێت لێ ببینی یعنی زیاتر قەنەعاتی وایە کە بستنەوە نەخۆشخانە گشتەکان کە ئەوەش لە ڕووی بەڕاستی ڕۆشنبیری تەندروستیەوە خاڵێکیکەیە دەستگا ڕاگەاندنەکان بەڕاستی دەبێت ئەوە ڕوون بکەنەوە کە شەر نییە ئەتوو هەشتەکەت بوو یەکسەر ڕووی نەخۆشخانە بکەیت چارەسەری بیدای هەیە لە هەندێک شوێنی تر پێش ئەوەی بگەین نەخۆشخانە بتوانیت چارەسەر وەربگری و بە هەمان ئەو کاریگەری کە لە نەخۆشخانەکان هەیە. زۆر باشە دەست خۆش دکتۆرە ڤاڵ. دکتۆرە جومانە چۆن وا بکەین هاوڵاتیان بێنە لای ئێوە چۆن وا بکەین یان پێشنیارەکان چییە یان تا چەند خەڵک ڕووی لە ئێوە کردو هەتا ئێستا بارودۆخەکە چۆن نەبینی ینی لەو بڕواایدان لە پاشە ڕۆژ ئێوە ئیشەڵا ئەوەی کە خۆتان دەتانەوێت ئەوەی کە نیەتانە ئەوها پێشکەشی بکەن و ئەو خزمەت گوزاریانە لەوێ بچێتە سەر. والله ئێمە ینی زۆر حەزمان لێ وەکو بڵێن وەکو ئەگەر بمانەوێ سیستەمی تەندروستی لە وڵاتی ئێمە پێشکەوتوو بیتن و خەڵکەکە زیاتر تەندروست بی دەبی ینی بایخێکی کە زۆر بدرێتن بە پاراستنی تەندروستی سەرەتایی ئەو شکو دەکرێتن لە ڕێگای تەطبیقکردنی سیستەمی پرۆگرامی پزیشکی خەیزانی هاوڵاتیان لە ڕێگای میدیاوە سۆشیال میدیاوە یان تیڤی. ئێستا خۆی چۆنە سەتا چەندی ئەو گەڕەکەی با بۆ نمونە ئەو سنتەری کە بەڕێزت تێدای لە ئازادی تا چەند دەوروبەری خۆتان لای ئێوە خۆیان ناونووس کردو و دەزانن. والله ئێمە بۆ خۆی دەبی بەبێ سنووربی بەبێ مانتیقەبی بەس ئێمە ئەوانەیە کە لە دەرەوەی هەولێرن ڕۆژ لە ئێمە دەکەن وای لێ دەکاتن خزمەتی تەندروستیەکە یعنی بەو شێوازەی باشە نەبیتن چونکە فریان ناکەوین نەخۆش گەلێک زۆرە یعنی بەلایەن کەم ڕۆژانە لە 50 هەر دکتۆرێک زیاتر لە 50 کەس دەبینیتن بۆ خۆی باشتر وایە کەمتر بی یعنی تو هەر نەخۆشێک باشتر وایە 10 دقە تاکو 15 دقە حەقی بدەی حتا باسی حاڵەتەکەی خۆی بکات. تەندروستیەکانش بە ڕۆڵی خۆیان هەستن پێشەوەی بگەنە لای ئێوەش ینی زیاتر مەبەستەکەی تۆ لەوە بوو. بەڵێ یعنی ئەوەی هەبی بەبێ مانتیقەکان بەبێ گەڕەکەکان ئەگەر ئەو کەسە خەڵکی ئەو گەڕەکە نیە نابی بێتە ئەو بنکەی تەندروستیە حتا لۆدەکە کەم بکرێ یان ئەوانەی لە دەرەوەی شارن ئەگەر بنکەیان هەیە بشنە بنکەکەی خۆیان ئەگەرش بنکەیان نییە یعنی بۆیان بکرێتن و لە هەمان کاتش ژمارەکانی دکتۆری پزیشکی خەیزانی زیاد بکرێت یعنی لەو بنکە تەندروستیاکە یعنی ڕەنگە ئێمە 5 پزیشکی خەیزانیمان هەیە بەڵام بۆ خۆی پێویستە 25 دکتۆرێک هەبێتن ئەوجا بتانیتن ئەو هەموو خەڵکە کەڤەر بکاتن یعنی بەبێ تۆژینەوەکان سیستەمی پزیشکی خەیزانی سوودەکانی چییە کە لە علمی نوێ ئێستا لە زانستی پزیشکی نوێ دیسانەکەی سەری هەڵداوە یعنی کۆتاییان پێ نەهینە لەبەر چی لەبەر ئەوەی لەسەر خواستی خەڵک و لەسەر پێداویستی پزیشکی یعنی سیستەمی خەیز ئەوەی تەندروست یعنی ئەوەندەیان سوود لێ وەرگرت کە پێویستە یەک لەو شتانە کە دەیکاتن ئەوەیە کەمکردنی ژمارەی مردنی منداڵی تازە لەدایک بوو و زیادبوونی کێشی منداڵی تازە لەدایک بوو زیادەی ڕێژەی وەرگرتنی ڤاکسین چونکە ئەمە مەسئولین لەسەر ڤاکسین یعنی تەوعیەی خەڵک لەسەر ڤاکسین و هەروەها ژیانێکی زیاتر تەندروست و هەڵکشانی تەمەن. دەستەکانە خۆش بێ دکتۆرە جومانە. دکتۆر هەڤاڵ ئەگەر زۆر بە کورتی تۆ ڕۆژی چەند نەخۆشە بینی کە لە هەر لە بەشی فریاکەوتنەکان بەڕاستی لە هەر شفتێک لە بەشی پێشوازی لەوانەیە نزیکەی لە هەر شفتێکی لەوان نزیکەی 60 بە 70 نەخۆش ببینی بەڵام لە نۆڕەنگە ملیەکە زۆر بە ژمارە زیاتر. دکتۆر هەڤاڵ فارس پزیشکی پسپۆڕی فریاکەوتن و دکتۆرە جومان فارس ئەویش پزیشکی پسپۆڕیەتی تەندروستی خێزان زۆر سپاسان دەکەم بۆ زانیاریەکانتان. خۆشەویستان ئەوەی لێرە ئەمڕۆ باسکرا تەنها وەکو ینی ڕوونکردنەوەیەک بوو دەربارەی ئەوەی چۆن ئێمە بچین چارەسەر وەربگرین بنکەی تەندروستی نزیک ماڵی خۆت پاشان سنتەری تەندروستی خێزانی با یەکەم شوێنمان بێ بۆ وەرگرتنی چارەسەر جگە لەو حاڵەتانی کە دکتۆر هەڤاڵ باسی کرد لە حاڵەتە نەخوازرا ڕووداوەکان هەموو لایەکتان تەندروست بن خواتان لەگەڵ.